زۆر جار لە غەریبی ئەم دیمەنانەی ساوڵاغت بیردێنەوە. خۆت لە گۆرانیەک تاڵەی هەر بستێ خاکی کوردستان بۆ دڵی من ساوڵاغە. زۆر بە سۆزیش ئەو شعریان دەڵێ کە هونەرمەند ڕەنجە ڕۆیە ژینی تاڵە. هەرجار کە دەهاتمەوە سەر ئەم شێعرە فرمێسکم هەڵدەڕش بەڕاستی. هونەرمەند و ژیان لەم هەموو ئاوازە جوانە کامیان زۆر بە ڕۆحی خۆت نزیکە؟ هەڵای ترتەوا کاکڕەنجنی ئەمرت بەبەچ فرمێس خان تۆزە داد دەبڕم سەیری لە خوارەوە چه حەشر و هۆسەیەکە ئای ماتۆڕ و منداڵ بە دوای باڵۆنەکەیان. دردی تو سر ما بردو مناڵەکان چۆنن؟ باشن؟ هەموو باشن؟ چاوەکە من فەرموو فرمێس خان چاوەکەم باشن؟ خۆشحاڵ بووین فەرموو فرمێس خان فەرموون فەرموو فرمێس خان فەرموو کچم ای بلبلی غەمگینی دڵمان مناڵینە لە دەست فرمێس خان بەخێر بێ ئەم جارە. زۆر سوپاس کاکڕەنجە سورپرایزێکی جوان. ئەو مناڵانە هەستێکی خۆشیان هەبوو لەبەر یەکەم جاریانە باڵۆنە بینن شتێکی نامۆیە. بەڵام پێم وایە دوای ئەم پرۆگرامەی خۆمان ڕەنگەی تر ئەمە بێ بە کولتورێک خەڵک لێرە باڵۆن بەکاربهێنێ ها؟ ئەی بۆ ناوانیش پێویستە بزان ئەمە چییە؟ ئێمەش یەکەم جارە بەسەر هەڵەبجەدا دەفڕێن. بۆ منیش یەکەم جارە ئەم شتە دەکەم بەگەڵ مناڵانە. هەستێکی خۆشە دەیە؟ زۆر لە خوارەوە دەنگەدەنگ و فەوزا بوو بەڵام ئێرە ئارامە. هادێەکەی بێ دەگەڵ من دەنگی مناڵان و ئێرە زۆر جیاوازێکیە بەس من دایمە خۆم حەزم لە دەنگی مناڵانە پێ دەکەنن کە قیژە و هاار دەکەن کە هەڵدێ ئاماژەیە کە بۆ بوونی ژیان بەڕاستی ژوایە. من حەزمە کرد بڵێم ئەوە فرمێسخانە بڵێم ئێستا لە مەهابادێ ڕاگەیشتۆتە ئێرە بەڵام قەدەری تۆ وایە کە لە ئەڵمانیاوە هاتی بۆ بەرنامەکەمان هەندێران ئەرێ وەڵام بەداخەوە. بەڵام خۆ قسمەتی هەرێک لە ئێمە وایە چارەنووسی کورد وای لە باکە بەرەو ڕۆژهەڵاتەمان بە سەیری ئەوێوەکە ڕوو لە مەهابادین. زۆر خۆشە وەڵا کاگڕەنج ئەوەندە حەزەکەی تا سابلاغ نەوەستین؟ وەڵا حەز دەکەم بۆنا بەس لە بەرزاییەوە شتەکان جۆرێکی تر دەبینی مرۆڤەکان زۆر چکولەتر لەو شتێکە ئێمە دەیەبیانی دنیایەکی زۆر چکولە دەبینی. ئەوەت نەبیستووە کە پیاوێک لە سەری سەرە لە هۆتێلێکی بڵندەوە سەیری خوارێکە پۆلیسیات و چۆکا بینە قاتێکە چێتە خواردتر تۆزە گەورەترە قاتێکە چێتە خواردتر تۆزە گەورەترە ئەچێم لاولای ماچەکاڵێ خاڵێکیان تۆکی ئەڵێ ڕۆڵەت ئەو نەبووی منەت ناسم. یادگاری مناڵیت زۆرە لە سابلاغ؟ ئەرێ وەڵا لێ گەورە بووم بێگومان. کچۆڵەکانی هاوڕێت چی یاریەک لە کاتیەوە زۆر باوی بوو کە مناڵ بوون؟ لە کوچەکە یاریمان دەکرد خەستەکێنمان پێ دەکوت ئاوە ڕقم داماندەنا بردماندا هاویش لەسەری هەڵدە بەزاینەوە قەرەقەرێنمان دەکرد بووکێنمان دەکرد. یاری مناڵی کۆن زۆر زۆر جیاواز. قەرەقەرێن چی بوو لە سابلاغ؟ کەسێک چاوی دادەنا و ئەیتر خۆی دەشاردەوە شارکەیە. زۆر جار لە غەریبی ئەم دیمەنانەی سابلاغت بیردێنەوە؟ لە غەریبی سان زۆر شت لە بیری دێتەوە لە سەرەتای ئەو کاتێک کە مێشکت چاوی دەکاتەوە فام دەکەی تا ئەمڕۆکە تۆ بیر دەکەوە لە چۆ ڕاهاتی بۆ چۆ ژیان بۆ چۆت دەبا هەر سەر سوور دەمێنێ بەڕاستی دوایوی چی پێچیت بەسەر بێ دوایوی چیتر ماوە لە ژیاندا بیبین. قەدەری کوردووە ئەو دەمانەی قەرەقەرێنتان دەکرد لە سابلاغێ قەت پێ دوا بۆ ڕۆژە لە ڕۆژان تۆ بکەویتە
وڵاتی غەریبی نا قەتم بیر لێ نەدەکردەوە قەت تەسەووریم نەدەکرد کە ڕۆژێک وا بێ کە بمهەوێ لە وڵاتێکی زۆر زۆر دوورەوەی شار و شارۆچکەی خۆم بژیم. بە ئازارترین شتی غەریبی بۆ تۆ چییە؟ نبینی کەس و کارت بۆ خۆی شتێکی گەورەیە کاک ڕەنجیانی تۆ کاتێک نەخۆشی کاتت پێویستت بەوەی کەسێک لە پەنات بێ ئایلەت هەبێ هەمووشۆ هەبێ بەڵام لە کاتێک دەبینی بەڕاستی دەورت زۆر چۆلە ئەم کاتانە هەموو چێژی غەریبی بۆ تۆ زۆر شت بە بیرت بەڵام پڕە دێنێتەوە. لەوانە و پڕە لە دەرسیش بۆ بەڵێ تۆ بەڵێ گرنگترین شتێکە لە غەریبی فێری بووی چییە؟ حەزەکەی ڕۆژە لە ڕۆژان بیبیتەوە بۆ کچانی سابلاغ بۆ کچانی ڕۆژهەڵاتە شیرینەکە. هەروەی کە تۆ بتوانی لەسەر پێی خۆت ڕابۆستی دەگەڵ چێژەکە دەگەڵ و کێشانێک کە لە کۆمەڵگا بەسرت دێ چێژەی مادی چێژەی معنەوی ئەمانە تۆ فێر دەکا کەسێکی سەر بەخۆبی ئازادی ژن لای ئێوە لە ڕۆژهەڵات زیاترەوەنە؟ زیاتر بووە پێشتر وانە بوو من بیرم دێ و کاتکە من دەستم کرد بە گۆرانی کوتن ئەسن نەبوو لە مەهاباتێ کەسێک بیهەوێ خەبات بۆ هونەری گۆرانی بێژی بکە. هونەرمەندە کۆنەکانی ئێوەش زۆری پیاون. بەڵێ بەداخەوە ئێوەش زۆرتر پیاوەکان دەرکەوتە بوون هەتاوەکو دەورانی فەتانەی وەلیدیش وەنا؟ من ئەو کات هەر نەمداناسی بۆ درێ بکەم. تۆ زیاتر کاریگەر بووی بەکێ؟ کاک محەممەد بەهۆیەوە کە زۆر هەمووشەی ماڵی ئێمە دەکرد و گۆرانی ماملێ؟ بێژێکی بەڵێ کاک محەممەدی لە ماملێ نزیکەوە زۆر دیوتە بەڵێ 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 کاک محەممەد یەک شتی هەبوو کە جیاوازی دەکرد لە باقی هونەرمەندەکانی کە من لە مەهاباتە دێنیم. کاک محەممەد کابراایەکی خاکی بوو کابراایەکی خزم دۆست و مردم دۆست بوو لە خۆشی و ناخۆشی خەڵکدا لە بوو. نزیکەوە لە مەجلیسەکانی دانیشتووی بە بەڵێ زۆر دەورانی دەهات مناڵیت کە ماڵی گۆرانی ئێمە. وتووە؟ بەڵێ بەڵێ زۆر زۆر دەهات ماڵی ئێمە. چ گۆرانیەکی زۆر سەرنجڕاکێش بوو بۆت؟ شلێرە لێرە ئەو کات لە زەماوەندێکی بوو لە ماڵی ئێمە گیرا بوو شلێری خوشکم زۆر مناڵ بوو جا ئەم گۆرانی ئێستاش کە ئێستاە لە مێشکم ماوەتەوە زۆر جوان ئەم گۆرانیەی خوێن. ئەوش کە زۆر شلێری خوشکم خۆش دەویست. گۆرانی ئەوت قەت خوێنووە؟ بەڵێ بەڵام تۆمارت نەکردووە؟ نا. لەبەر خۆتەوە وتوتە؟ بەڵێ لەبەر خۆم کتومە بەڵام گۆرانێکی هەیە من شعرەکەیم وەرگرتۆ خۆم لە حنم لەسەردا مێلۆدیم لەسەردانا ئەوە لەبەرتە ئەگەر پێشکەشی بکەین بە سابلاغ و ڕۆحی بەرزەفڕ و ڕۆحی بەرزەفڕی ماملە؟ هەر بەر لەحنی مامۆستا یابایی خۆم. وەڵاهی مادەم پێشکەشەکەین بە ماملێ هەڵبەتە ئەزانم تۆ زەجرت زۆر چێشتوە تا خۆت دۆزیوەتەوە بەڵام بەدەنگی ماملێ بێ یا بەدەنگی فرمێسک بێ هەر کامیان بێ بەسەر با پێشکەشی بکەین بە سابلاغ سابلاغ لە دوورێ ڕادیۆ. ئەلبەت بۆ من کوردستان کاک ڕەنجباوەی بڵام جیاوازێکی نەبوو چون من 5 ساڵ لە کوردستانە ژیام لە باشووری لە سلەیمانیە هاجێ هۆلی ڕشم دەکرد ئێرە شەر بۆ من وەک ماڵی من حساب دەبێ باشوور خۆت لە گۆرانیەک تاڵی هەر بستێ خاکی کوردستان بۆ دڵی من سابلاغێکە ئەو شعری خۆتە نیشتمان بۆ دڵی من سابلاغێکە هەزاری هەر بستێ خاکم لە سینەی مندا ئاخێکە. یەکێک لە جوانترین شعرەکانی تۆیە کاک ڕەنجۆ سپاست دەکەم. بەڵام هەستی تۆە زۆر سپاس یەکێک لە باشترین شعرەکانت بوو لەبێ کە توانیم مامۆستا بورهان بەڕاستی بە لەحنێکی جوان و منیش توانیم شتێکم لە پێناو ئەو هەموو جوانی شعری تۆ ئاوازی مامۆستا بورهانی هەر هەبی تۆ من زۆر دڵخۆشم کە ئاوا بەیەکەوین لە ئاسمانی هەڵەبجە سیر کە با ئیلهامەکەت بۆ گۆرانیەک وتمان پێشکەشەکەین بە ڕۆحی ماملێ بە گیانی پاکی ماملێ. بەڵ من لە حەدی مامۆستای نیم بەڵام بەسەر چاو بە هیوام کە بتوانم وابێ کە خەڵک دوعای بم لێ نەگرێ بڵێ تۆ چیت بە کاری کاک محەممەدی ماملێداوە تۆ ناتوانی کە بگەی بەبێ بەڵام بەسەر چاو. من پیر نەبووم ئازیزەکەم تۆ پیرت کردم
وفای کردم امان پیری محتاجی هر دو دیدم به وفای کردم کسی که پیر به عزیز کم دل و هیچ نداخ کسی که پیر به عزیز کم دل و هیچ نداخ حیفه با عمری هر دو دیدم با تم ببادا امان حیفه با عمری هر دو دیدم با تم ببادا طبیبک بینن عزیز کم دزل دلم نیه طبیبک بینن عزیز کم دزل دلم نیه یا چاکم بکا هر دو دیدم یا لگلم نیه امان یا چاکم بکا یا لگلم نیه ئەی گیانە خوا بەخێر بیتەوە و دڵێ سەلامەت بێ و ڕۆحی ماملەی ئازیزی شاد بێ. گۆرانی حەسەن کامەیانت زۆر پێخۆشە حەسەن زیرەکی نەمر؟ کاک مامۆستا حەسەن زیرەک نەورۆزەکەی زۆر زۆر تایبەتە ینی بۆ ئیستانبولێ بوو کوردەواری ئەزانی ئەو نەورۆزە تۆ ژوای گوو لێ نەبێ هەز ناکەی نا نەورۆزە. بەڕاستی ژوایە بیری گوڵە نەرگیس و یا هەر گوڵە گەزیزی خۆمان و چیا و دەشت و بوونی بەهار و یعنی کە ئەو گۆرانیت بۆ دی هەموو جارێ جۆت لێ دەبێت دەڵێ ئەو بەهار هات. تۆ لە هاوین ڕزستانیشدا جۆت لێ بەهەربوونی بەهاریت بۆ دێ بە گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەکی. لە سلێمانیش یادگاریت زۆرە. سەرەتا کە هاتیتە باشوور هاتی سلێمانی؟ بەڵێ چ شتێکی سلێمانی زۆر سەرنجی ڕاکێشایی؟ ساڵی 2009 لە بازارەکە لە بازار دۆڵارەکەی سلێمانی من نەمدەزانانی بازاری دۆڵارەکەی ئەو کات دەگەڵ برادێکم پیاسەمان دەکرد پیاەکی پیرم بینی من بە وشەی حەماڵ زۆر تێک دەچم حەز ناکەم کەزم وشەیەوە کاربێنێ چون وشێکی جوان نییە بەس کابراایەکم بینی لەوێ کارگەر بوو وشی دێناوە شتی باری قورسی دێناو دەبر پلیستێکی زۆر گەورەی لەسەر شانی بوو جوێنێک بەڵێ منیش هەر سێرم کرد یەکەمێک لە پێشتا کوتم نابێ ئەوە بێ بەس کە چوومە لێ پێشی دیدیم گۆنەکەی پڕە لە دۆڵار دوای بەڕاستی هەر خۆم باوەڕم نەکرد کە چوومە پێشێ کەمێک دەستم لێ تەلیسە گۆنەکەیدا داچمە پێشێ کوتم ببوورە مامەجان پرسیارێکرد لێرەکەم کوتی بەڵێ فەرموودا دەجان کوتم ئەمە چێ دێبێ کوتی وەڵا ئەوە تەلیسێک جۆنیەک دۆڵارە هەر سرم سوورما خۆی ئەم کارە ئەوە دەنوێنێ کە خەڵکی کورد چەندە پاکن چەندە جوانن تۆ خۆی لە بەیانەوە تاشەیە ئیش دەکا بەڵکو $100 پارێ بەڕاستی شوایە ئەو لەو هەموو نەبوونیە یەک دوێنی گەورە دۆلار بەسەر شانێ بۆی گواستەوە دوو هەمیشی مەسەڵەن وەختی بانگێ وەختی نان خواردنی ئەم خەڵکە ئەم پارە و شتیان لەوێ دادنا کەس دەستی نەدەبرد یا بە کندوکانی پارچە و قوماشدا دەچووی ئاوە میلەیەکیان شتێکیان ئاسنێکیان لەوێ دادنا دوکانەکەیان هەڕا بەجێ دەهێش لەوێ لەو ئەوروپایش کە دەچیە ئەوێ بە میوانی یەکسەرەڵەن پارە پیشان نەیە پارەی کاش پارەی کاغەز لەوانەیە بتکوژن لەبەر پارەکە هەندێک لە وڵاتانێکی وەگو کە مەسەڵەن دەڵێن ئیسکاندینایی وەک نۆروێژ و سوێدوانە یا ئەڵمان کە خۆیان وڵاتانێکی دەوڵەمەندن ینی بەڕاستی خەڵکێکی بێپارە نین بەڵام سەرڕایوەش هەمچی شتێک لە کوردستانی باشوور من بینیم لە ئەوروپا نایبینی ئەمە چه هەستێکی دڵنیایی لە تۆیا دروست کرد لە باشوور ئەوە زۆر گرنگیانی هەر ئەمە خۆی سەرەتا ئەوە دەنوێنێت کە توانین سیقە بە خەڵکەکە بکەی فرمێز زۆرت پێچوو هەتاوەکو دەنگی خۆتت دۆزیەوە سێکەی وێ بوو من لە مناڵی حەزم لە گۆرانی کوتن بوو بەڵام کەس وانە بوو پشگیری من کاکا گرنجێنی بڵێن ئۆکەی تۆ دەتوانی گۆرانی بڵێ گۆرانی کوتنت دەنگت باشەکانی ماڵێشدانت نەمان دەکوت نەوەڵا بەس ئیتر دوای وردە چوومە بۆ کلاسی گیتار
لێوێ هەر لە سابڵاغ لە بەڵێ مەهاباد بەڵێ حەز دەکەی بڵێی سابڵاغ یا بڵێی مەهاباد من ئێستاش لە وشە زۆر داماوە مەلبەت نامهەوێ شتێکی خراپ بڵم دوای لەسەرم کێ بڵێنەوە لە خۆرافمێ قسێکی کردووە بەس من ئەوەندەی کە دەزانم قەدیمیەکان حەزەکەن دایمە بڵێن سابڵاغ جیلی تازەکە شەر دەڵێن مەهاباد تۆ سەر بە جیلە تازەکەی ئیتر بۆ منیش ئێستا نازانم چه هەیە بڵم بەس هەردوونی و هەر بۆ من بەس یەک بەخوا شت هەردووکی دەگەن خۆش بەڵێ ئازانی من نەمدیوە سابڵاغن نەبینیوە بەخوای. هەڵای تر تەوا کاکڕۆنج نییە بەس وەڵا هینە بەڵام بەخوا بەدڵ خۆشم دەوێت بێجگە لە شیرینیەکەی خۆی و شاری قازیە و شاری ماملێ و شاری دەیان هونەرمەندی جوان و کورتپەروەری وەکو جەنابتە و وەکو مستۆ دادارە بەڵام ئەوەش کە شاری کۆمارە ساواکەیە ئەوەندەی تر خستوێتە ناو دڵ و دەرونی کوردەوە مەهاباد لەباری مێژووی انقلابێەوە شارێکی سەرهەڵدانێکی جوانی هەڵدا ینی قازی توانی ئەم کارە بکە لەباری هوەریشەوە هەژار و هێمن بەڕاستی شتێکی جوانیان بۆ مێژوو بەجێهر من چۆم خۆم زۆرم خۆش دەوێن هەردووکیان بە سەرەتای کاری هوەرەکانیشم بە شارەکانی هەژار و هێمن دەستم پێکرد بەڵام بەڕاستی دەتوانن مێژوویەکی جوانیان بۆ کورد بەجێهێشت دوای ئەو هەموو خەفەت و بەدبەختی وەکو نەرمەند بینیان بەڕاستی چارەڕەشی زۆر دەربەدەری ئاوارەیی زۆریان بینی هەردووکیان هەم خۆیان هەم بنەماڵەکانیان و دەتوانم بڵم دەبێ ڕێزێکی زۆر تایبەت لە ژن مناڵەکانیشیان بگیرێت چونکە زۆربەی خەفەتەکە هەر لەسەر ئایلەکەی مامەسا هەژار و هێمن بوو سەر ئایلەی کاک محەممەدی بوو زۆر بە سۆزیش ئەو شعریان دەڵێ کە هونەرمەند ڕەنجە ڕۆیە ژینی تاڵە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە مەحاڵە هونەرمەند ڕەنجە ڕۆیە ژینی تاڵە ژینی تاڵە من خۆم ئەو کات لە شوێنێکی زۆر ناخۆشدا بووم بەهۆی کە نەم دەتوانی بڕۆمەوە ئێرانێ نەشم دەتوانی لە باشوور بمێنمەوە پاسپۆرتەکەم یعنی مۆری نەبوو تقریبی 6 مانگان لە شوێنێک مامەوە شوێنێک یارمەتی منیاندا لەو کات من تەنیا کتێبی مامۆستا هێمنم پێ بوو تاریک و ڕوونەکەی هەرجار کە دەهاتمەوە سەر ئەم شێعرە فرمێسکم هەڵدەڕش بەڕاستی بیری خۆم و ئەم کاتە و بە چۆن بۆ کە هێمن توان ئەو شعری نووسیوە کەواتە هێمن بۆ دڵی خۆی وت فرمێسکیش بۆ فرمێسکەکانی خۆی وت ئەو ئاوازت زۆر بەرزە خۆت دادنەوە بەڵێ چەند ئاوازت بۆ خۆت دانەوە گۆرانی مێی دەردی دەروون هونەرمەند بێوەفا ئارزووی فڕین ئەی سۆفی بەسێتی مێی تووشی دەردی سەری زۆریش بووی بەڵێ لە سەری زۆر زۆر تووشی کێشە بوو حملەیەکی زۆریان بە من کرد نا زۆر خۆشحاڵم چونکە ئێستاش کە ئێستا ئەدەبیاتی کلاسیکی ئەمە بەڕاستی بە پێت بڵام لەناو ئەهلی تەسەووفە قوبوڵکردنی ئەم جۆرە لە دنیابینی زۆر ئاسایی بووە لە ناو تەسەووفی کوردیا بەڵامی تر شانسی خۆت هەندێکجار لەوانەیە لەبەر شوهرەتی گۆرانیەکەشت بوو بێ هەندێک خەڵکی تند ئاژۆ ئەمەیان پێ قوبوڵ نەکراوە منیش نازانم بەڵام تێکستەکەی زۆر بەرزە ئاوازەکەت زۆر بەرزەوە تۆش لە ناخی خۆتا بۆ تەسەووفی کوردی ڕێزێکی زۆر تایبەتی تەیار بەشێکی ناتێگەیشتن بوو من زۆر خۆشحاڵم کە توانیم ئەو کات بە شعری کلاسیک و شعرێکی وکو شعرەکانی مامۆستا هەژاری پێم بە موزیکی پاپی مدرن ئیشی لەسەر بکەم و ئاواش دەنگدانەوەیکی باشی هەبوو ئەو کات بەڕاستی چونکە گۆڕانکارێکی لە موسیقی لە شعردا لە هونەری کوردی من نامێت تاریفی خۆم بکەم بەڵام گۆڕانکارێک کرا کە تۆ بتانی بە شعری کلاسیک موسیقی مدرن هەر تاریفی خۆ ناکەی قەینا من تۆزە تاریف بکەم لەم هەموو ئاوازە جوانە کامیان زۆر بە ڕۆحی خۆت نزیکە کاگرنجە گوێ لە دایکێک پرسی چها مناڵ زیاتر خۆش دەوێ زۆر باشە با بە جۆرێکی تر بێڵم فرمێسک لە کام ئاوازەی خۆیان گەیشتۆتە لوتکەی توانای چڕین من لە هیچیان نەگەیشتمە لوتکێ ئەو چونکە ئێستا زۆر ماوە بەڵام مێ تەسیرێکی زۆر باشی لە خەڵکدانا
گۆڕانکارێکی لە فکر و لە شعور و کامیان بە دڵی تۆ زۆر نزیکە بە مەی دڵت. بەڕاستی دڵم مەی یەکێک لەم لە کارانە بوو کە من ئێستاش تەسەور دەکەم خەڵک دەتوانێت لە هەر کاتدا گوێ بدات چ کاتێک بێ دڵی پڕ بێت خۆشحاڵ بێ چ حەز بکە کەمێک چێژ وەربگرێ لە ژیان. بەڕاستی شعرە زۆر شعرێکی جیاوازەوە زۆر سپاس بۆ مامەسا هەژاری دەکەم بێوەی خۆی ما بێئیزنی بە مندا ئەم شعرە من هەڵبژێر. بەڵام هەر وەڵامت نەیامەوە وتم یەکسەر خۆت دۆزیەوە یەکێک لە کێشە زۆر گەورەکان بۆ هونەرمەندان دۆزینەوەی چڕینی خۆیەتی دۆزینەوەی دەنگ و تۆنی خۆیەتی تۆ هەروە دەستت پێکرد یا سەرەتا تۆ شۆک هەر هونەرمەندە لاسایت دەکردەوە. نا من ڕاستێکی لە ماڵی خۆم گۆرانی ئەمانی گۆڕانی بێژە کۆنەکانم دەخێندەوە بەس مشتم زۆر جۆ دەدایە. بۆ نمونە گۆرانی فەڕانسیم جۆ دەدایە کلاسیکی بتۆن و باخ و شوبات و شۆپانم ئەمە ئەو دەمەی لە سابلاغ بووی؟ بەڵێ ماوەیەکی زۆر شەجەریانم جۆ دەدایە ماوەیەکی زۆر کاک محەممەد بوو ماوەیەکی زۆر حەسەن زیرەک بوو ماوەیەکی زۆر زەکەریا بوو ماوەیەکی زۆر لەیلا فەریقی و مەرزیە و کاک ناسر و ئەدیت پیاف بوو مەسەلەن گۆرانی بێژێکی بە نێوبانگی فەڕەنسی کە من بەڕاستی خۆشم دەوێت مەرزیەی ئێرانێ بوو فەیروز و ئوم کوڵسومم جۆ دەدایە ینی کامیانت زۆر دەگوتەوە مەرزیە بەخۆی کە زبانی فارسی یەک کێشەمان هەبوو لە مێژووی کوردیدا ئێمە بەداخەوەژنی گۆرانی بێژمان نییە چەند دەنگێک بوو فەتانی وەلیدی بوو شەیخان تاڵەبانی بوو ئەمانە ژەوندیان گۆرانی نەبوو یەک دوو گۆرانیان هەبوو تواترتر جا مەجای کێشەی کۆمەڵایەتی بوو یا دوور لە وڵات بوو یا کێشەتر خاتوو لەیلای فەریقی بەڵێ تەمەن درێژ بێ مەرزیە خان ڕەحمەت بێ بەس لە مناڵیەوە من بەدەنگی مەرزیە گەورە بوو مەرزیەی ئێرانی ئەجا تۆ یەکێکی لەو کەسانەی کە گێچی کورتپەروەریەکەت زۆر بەرزە حەزەکەی هەموو چریکەکانت بۆ کورد و کوردستان بێ بەڵام قەینە ئەو دەمانە مناڵ بووی کە گۆرانی مەرزیەی فارسی تەگوت من زۆرتر من خۆم حەز ناکەم لە بەرنامەی تلڤیزیۆنی ڕێکلام بۆ هونەرمەندی فارس و تورک و عەرەب بکەم چونکە بەڕاستی خۆیان ئەوەندەیان هەیە تر پێویستیان بە منێک نییە فرمێسخان تۆزە داد دەبڕم سەیری لە خوارەوە چ حەشر و هۆسەیەکە ئای ماڵپەڕ و منداڵ بە دوای باڵۆنەکەات ئەما بێ بە یادگاری بۆ وەڵامی سڵاوەکە تێنەوە فرمێسخان ڕۆڵەجەر تۆ من کاک گرنجرایمە دەڵێم زانی تۆ مناڵ بووی تا لە خوارێ حەزە ناکراوە دوای ئەم باڵۆنەکەی وەڵام منیش حەزم نەکرد خۆشم حەزم نەکرد لە خوارێ بووینە خۆشتر بوویا لە سەکە ئاوا لەسەرێن من دایمە یەکشت دەڵم نەنەوت هیچ شتێک ناتوانێ بڵێم ئەمە خاک و خۆڵەکەمان سەربەرز دەکە ئەمانەن ئەو مناڵانن کە مێژوو بۆ ئێمە ساز دەکەن مێژووی کوردستان ساز دەکەن فرمێسک ئێستا ئەوانە ڕەنگە چەندین هونەرمەندیان تیابێ لە خوارێ بە دوایان باڵۆنەیە دێن ڕەنگە چەندین وەزیری ئایندەیان تیابێ بیرمەندیان تیا هەڵبکەوەنە من کابل لای مناڵی کووردا ڕۆم و شتانم زۆر بیر دێتەوە بێگومانی شەروایە بۆیە بەهەستی من شتێکی کە ئێستا دەبێت لە کوردستان زۆر پێدا بچنەوە بیرکردنەوە سەبارەت بەو مناڵانەیە کە نەتەوەی جیلی داهاتووی من ئەمانە زۆر لە ڕۆژان ئاوا بەسەر سابلاخ ئافرین و مناڵی سابلاخی بە دوای باڵۆنەکەمان ناهات ها بۆ نا بڵێ ئەمە ببینین